دکتۆرە بەگشتی خانمانی دووگیان دەتوان بە ڕۆژ ببن لە مانگی ڕەمەزان؟ بەخێرهاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە تەواوی مسلمانان دەکەم. خۆشحاڵم کە لەگەڵتانم وەکو پزیشکی پسپۆری ئافرەتان بە پێدانی ڕێنمایی تەندروستی بە خانمانی دووگیان. دووگیانی نەخۆشی نییە بەڵکو حاڵەتێکی فسیۆلۆژیە. لەو ماوەیەدا کۆمەڵێک گۆڕانکاری هۆرمۆنی بەسەر جەستەی خانمەکە دادێت بە شێوەیەکی گشتی ئەگەر خانمەکە هیچ کێشەیەکی نەبێت دەتوانێت بە ڕۆژوو بێت. بە تایبەتی لە 3 مانگی دووەمی دووگیانی چونکە 3 مانگی یەکەم و 3 مانگی سێم هەستیارن. لە 3 مانگی یەکەمدا زۆربەی خانمان کێشەی هێڵن زۆرشانەوە و دابەزینی فشاری خوێنیان دەبێت. لە 3 مانگی سێمیشدا قەبارەی منداڵدان گەورە دەبێت، پەستان دەخاتە سەر گەدا، کێشەی خواردن و بێهێزیان بۆ دروست دەبێت. ڕێنمایم بۆ خانمانەی کە بە ڕۆژوو دەبن لە مانگی پیرۆزی ڕەمەزان پێویستە خانمەکە خۆی تاقی بکاتەوە کە ئایا دەتوانێت بە ڕۆژوو بێت یاخود نا. ئەگەر خانمەکە هەندێک نیشانەی هەبوو باشتر وایە بە ڕۆژوو نەبێت. لە نیشانەکان وەکو سەرئێشەی تند، سەرگێژبوون، دابەزینی فشاری خوێن، کەمی جوولەی کۆرپەلا، تۆغبوونی ڕەنگی میز نیشانەیە بۆ وشکبوونەوە، بوونی ئازاری سک بە شێوەی گرژبوونی منداڵدان نیشانەیە بۆ لەدایکبوونی پێشوەختە. بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.